سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامی ئەم شەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. وەک لای هەمووان ئاشکرایە کە ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ بوو بەسەر دەستپێکی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە دەستپێکی ڕاپەڕینەکە و دەواازەی ڕاپەڕین لە شاری ڕانی خۆشەویستەوە بوو کە توانرا ببێتە هەوێنی هەڵگرسانی ناڕزایەتێکی گەورە و دروستبوونی شۆڕشێکی جەماوەری گەورە دژ بە ناحقەکانی حزبی بەعسی فاشی کە دواتر سەرجەمی ناوچەکانی کوردستانی گرتە و توانرا ئەمڕۆ کە دەبینین ئازادی و دموکراسی و پێکەوە ژیان و ئاشتی و ئاوەدانی لە هەرێمی کوردستان لە سایی دەستکەوتەکانی ڕاپەڕینە. بە مەبەستی دەزانم تێشک بخەینە سەرەوەی ئامانجەکانی پشت هەڵگرسانی ڕاپەڕین چی بوون؟ ئەو ئامانجانی ڕاپەڕینی بۆ کرا داخۆ چەندیان بەدی هاتووە. بە تایبەت دەمەوێت فۆکەسی پرسیارەکانم بخەمە سەر بارودۆخ و ژیان و گوزەران لە دەواازەی ڕاپەڕین لە شاری ڕانیە. داخۆ پێویستە چی بکرێت بۆ شارە بۆ پێیکە بە بەردەوامی گوێبیست دەبین لەوەی کە ڕانیە لە ئاستی خەباتی قوربانیدان و تێکۆشان و جوهدی خەڵکی ئەو شارە لە سەروەختی ڕاپەڕین و دواتریش لە تەواوی قۆناغە جیاوازەکان لە کوردستاندا وەک پێویست پاداشتی ئەم ناوچەیە نەدراوەتەوە و ئەگەرچی دەستی ئاوەدانی پێگەیشتۆ بەڵام ڕەنگە لە ئاستی چاوەڕوانی خەڵکی ڕانیەدا نەبێ. زۆر قسە و باسی دیکە لەگەڵ بەڕێز هاوڕێشەخە لە پرساوی ڕێکخراوە دموکراتیەکانی کەتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵم دەبێت لە ڕانیەوە کاک هاوڕێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. وەک دەستپێک دەمەوێت بەر لە پاش 33 ساڵ لە یادی ڕاپەڕین سەرنجی تۆ چییە لەسەر ئەمیاندا؟ سڵاوڕێز بۆ بینەرانی ئازیزی کورسات بۆ تەواوی بینارانی ئێستای ئەو بەرنامەیە. لە دەستپێکدا من دەمەوێت پیرۆزبایی گەرمی خۆم لە 34 ساڵەی ڕاپەڕین لە یادی ڕاپەڕین لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی دەواازەی ڕاپەڕین و دەبەی ڕاپەڕین بەگشتی بکەم. بە بێگومان ڕاپەڕین وەستەرخانێکی گرنگی مێژووی کە تێگڕای جنگۆزم سەرەکانی دەسەڵاتی بەعسی لە هەرێمی کوردستان ڕاماڵی و دۆخێکی تازەی لە دۆخی سیاسی کۆمەڵایەتی ئابووری خەڵکی کوردستان هێنایە پێشەوە کە جیاواز بوو لە دۆخی سەردەمی ڕژێمی بەسەرچووکە ڕژێمی بەعز بوو. ئەم ڕاپەڕینە لە مێژووی هاوسەرخی گەلی کوردستاندا لە بڕهاندە جیاوازەکانیەوە دەکرێت قسەی جیاوازی لەسەر بکرێ بە بێگومان لە مێژووی ئەو شۆڕشەدا ئێمە مێژووی گەلی کووردا مێژووی هاوسەرخی ئێمەدا چەندین ڕاپەڕین و خۆپیشاندان و ناڕزایەتی جیاواز سەری هەڵداوە و چەندین لەو مێژوودا چەندین ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داگیرکاریەکاندا هەبووە، بەڵام دەتوانین بڵێن لە ڕاپەڕینی پێنجی ئازاردا ساڵی 1991 جیاواز لە هەموو ڕاپەڕین و خۆپیشاندانەکانی بەر لە خۆی وەرسەرخان بوو بەو پێی کە تەواوی دام و دەستگادا بڵێسەنەرەکانی ڕژێمە داگیرکەری لە کوردستاندا ڕاماڵی و هەلومەرزێکی تازەی لە ژیانی سیاسی و ژیانی کۆمەڵایەتی ئابووری خەڵکی کوردستاندا بەڕەهەندە جیاوازەکان بەگشتیەوە هێنا ئاراوە. بۆیە ئەم ڕاپەڕینە دەکرێت بڵێن دۆخێکی جیاواز بوو و هەلومەرزێکی جیاوازی هێنا پێشەوە و حکومڕانێکی جیاواز کە بە ئاشنای نەوەکانی دوای خۆی بە دوای خۆی داهێنا تێگڕا کۆی ئەموم پرۆسێ سیاسیە ئەم گۆڕانکاریە گەورەیە قابلی ئەوەیە کە قسە و توێژی یان دیدار و کۆنفرانسی جیاوازی لەسەر بکرێ بزانین دەستکەوتەکان لەکوێ بوون و ئامانجەکان بەکوێ گەیشتون و توانراوە چی بۆ خەڵکی کوردستان دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەدی بێ. کاکاوڕێ ئەو ئامانجە و ئەو مەبەستانەی پشت هەڵگرسانی ڕاپەڕین بە بڕای تۆ لە ئێستادا بەدی هاتوون ئەوانی کە لە ڕاپەڕین تێکۆشانی بۆ کراوە قوربانی بۆ دراخوێنی بۆ ڕێژرا ئەمڕۆ ڕانیەکان بە چاوی خۆیان دەیبینن؟
دەبێ یەک حەقت هەیە بیزاوین ئەمیش ئەوەیە کە ئێمە لە سەر دۆخێک داین ئەو دۆخی ئێستاتی داین ئەم دۆخەیە کە 33 ساڵ بەر لە ئێستایان با بڵێن دۆخی پێش ڕاپەڕین لەگەڵ ئەم دۆخەدا مقارنە بکەین ئەویژەوەیە سەردەمی 33 ساڵ بەر لە ئێستا سەردەمێک بوو کە دەسەڵاتی داگیرکرد لە هەرێمی کوردستاندا هەبوو و دەسەڵاتێک کە هەموو ڕووبەرێکی بیرکردنەوەی ئازادی لە کوردستاندا خەفە کرد بوو وەرجینۆسایدی خەڵکی کوردستانی دەست پێ کرد بوو ئەنفالی کرد بوو چیمیابارانی کرد بوو گوندەکانی وێران کرد بوو و شارەکانی لە ناو پرۆسی جینۆسایدکردنی خەڵکی کوردستاندا لە پلاندا بوو هەر دەکرێت بڵێن لە دەبەی ڕاپەڕیندا ینی ئەو نمونەیە زۆر بەردەستە واقعیە کە شارێکی وەکو قەڵازێدایان دەبەری پشدەر کە دەبەرێکی گرنگ و استراتیژیە لە هەرێمی کوردستاندا لە ناوڕووبەری جوگرافیای هەرێمی کوردستاندا ڕاگواست و دابەشی کرد بە چەندین ناوچەی جیاوازی هەرێمی کوردستاندا بۆیە ئەو دەسەڵاتێکی داگیرکرد بە دەسەڵاتێکی داپڵۆسێنەر و دەسەڵاتێک بوو دوور بوو لە خواستی خەڵکی کوردستان خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم دەسەڵاتەدا چەندین ساڵ بوو یعنی چۆن دەڵێ لە بەرامبەر ئەم دەسەڵات و ئەم سیاسەتە داگیرکاری کە پەیڕەو دەکرا و پیادە دەکرا ناو هەرێمی کوردستاندا خەفە بوو و نووزەی ئازادیەکانی تێدا خەفە بوو و هەوڵی خۆی ڕزگارکردنیەدا لەو بارودۆخەکە هاتە پێشەوە بۆیە دوو دۆخی جیاواز دوو هەلومەرزی جیاواز دوو سەردەمی جیاواز سەردەمێک کە بەعز بوو دەسەڵاتی داگیرکرد بووە سەردەمێکی کە دوای ڕاپەڕین بەردەستە بوو دەسەڵاتی خۆماڵی هەرێمی کوردستان بوو دەسەڵاتی ئەو هێزە سیاسیانە بوو کە بە درێژای ئەو چەند ساڵی حکومڕانی بەعز بەرەنگاری بوونەوە و ڕوبەڕووی بوونەتەوە دواتر لە پرۆسەیەکی سیاسیدا کە ڕاپەڕینی بەردەستە کرد حکومڕانی سەربەخۆ خۆماڵیان بەدیهێنا بۆیە ئەو دوو سەردەما ئەو دوو دەسەڵاتە جیاوازەکان یەکجار زۆرە ئەوە هەرێمی کوردستان و نەوەکانی دو هاتوش دەبێ واقع بزان وەکو مێژوی هەفسەرە بخوێندرێ تێبگەێنرێن کە دوو دەسەڵاتی جیاواز دوو دەسەڵاتی کە قابلی مقارنە نیە یان قابلی بەراوردکاری نییە بۆ لەبەرەوەی ئەو دەسەڵاتێکی جاشکرد و داپڵۆسەنەر بوو هەوڵی جنۆسایدکردنی خەڵکی کوردستانیدا و هەوڵی سڕینەوەی ناسنامەی نەتەوایەتی گەلی کوردستانیدا بۆیە دۆخێک گۆڕا ئەو دۆخەکە ڕاپەڕین بەردەستەی کردو ئەو ڕاپەڕین هاتە ئاراوە دۆخێکی جیاوازی هێنا ئاراوەکە جیاوازەکان چۆن دەڵێ ئاسمان و ڕێسمانە ناکرێن بەراوردکاری لە بینی ئەو دوو دەست سەردەمەدا بکرێت ڕاستە گلەی هەیە گازندە هەیە و ناڕزایەتی هەیە پێشەکردنی مافی خەڵک هەیە ژیان و گوزارانی خەڵک ڕەنگە لە دۆخێکی خراپتردا بێ کە ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت بەڵام بەبێ گومان دوو دەسەڵاتی جیاواز و دەسەڵاتێک کە دەسەڵاتی داگیرکەرە و دەسەڵاتێکی خۆماڵی قابلیەوەی ئەمە دەسەڵاتی خۆماڵی ڕخنە بکەین و قابلیەوە بیگۆڕین بەڵام بۆ معنایانەکە پێمان وابێ دەسەڵاتی پێشوو دەسەڵاتی داگیرکەری بەعز بەدیلی ئەو دۆخە بێ کە ئەمە تێیدا هەین. باشەکە کاوڕێ چ جیاوازیەک دەبینیت لە نەوەی پێش ڕاپەڕین لەگەڵ دوای ڕاپەڕین کە بەداخەوە گۆڕانکاریەکانی دنیا و جیهان و کرانەوەی خەڵک بەڕووی جیهان و پێشکەوتنەکاندا وای کردووە کە هەندێک جار ئەو ئینتیما نیشتیمانیە قوڵەی کە هەبوو لە پێش ڕاپەڕین ئێستا بەو چەشنە بەدی نەکرێ ئەگەر چی ئێستا شتاکی کوردی هەر بە ئەندازەی خۆی ئینتیما و خۆشەویستی بۆ خاکەیە بەڵام ڕەنگە جەنابی شت درک بۆ ڕاستێ بکەی کە جیاوازی هەیە هۆکارە گەلەکان چین و چۆن دەکرێت ئەمە چاک بکرێتەوە دەزان یعنی حقیقەتێک هەیە ئەمە ناکرێت خۆمانی لێنە بان بکەینەویش ئەوەیە کە پێمان وابێ ئەم دۆخە ناهەموارەی کە تێیدا یان ژیانی خەڵک کە تێدایە نیگەرانەکانی خەڵک پێمان وابێ ئەو دۆخە بە بەراورد لەگەڵ دۆخی پێشوو یان دەسەڵاتی پێشوو دەسەڵاتێکی پێش و باشتر بێلەوەی کە هەیە حقیقەت ئەمە هەڵەیەک هەیە لە تێگەیشتنینەوەی تازەدا کە ڕەنگە هەمومان هۆکار بین لەو تێگەیشتنەدایان لە بنیادنانیان
چۆن دەڵێ لە چوارچێوەی ئەو بیرکردوێ دەکا بۆ خەڵک دروست بە ویش ئەوەیە کە نەوەی تازە بە مقاران لەگەڵ پێشوو یان سەردەمی پێشوو با بڵێن سەردەمی ڕژێمی داگیرکاری کە لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتدار بوو یان لە جوگرافیای هەرێمی کوردستاندا دەسەڵاتدار بوو ڕاسترەوە بڵین ئەویژەوەیە دەسەڵاتێکی داگیرکار بوو ئینتیما ئێمە بەرەنگاری بوو هەم ئەو سیاسەتە دژمنکاریانەی کە ئەوان پیادەیان دەکرد لە هەرێمی کوردستاندا لە ناو خەڵکی کوردستاندا بۆ پاکتاوکردنی ناسنامەی نەتەوایەتی ئێمە بەنمونە مەسەڵەن کیمیاباران ئەنفال ئەو دوو پرۆسەیە کە دوو پرۆسەی زۆر قێزەون بوون لە مێژووی هاوسەرخی مرۆڤایەتیدا دەکرێت سیر بکرێ دوو پرۆسەی کە تێیدا ئامانجا هەرە دزێوەکانی ئەو داگیرکاریە ئەو ڕژێمە دەویست لەسەر خەڵکی کوردستاندا پیادەی بکە ئەویش ئەوە بوو کە ناسنامەی نەتەوایەتی ئێمان لێ بەستێنێتەوە دۆخێک بوو کە تاچی کورد بە هەموو تەمەنە جیاوازەکانەوە بەنەوەکان بە گەنجەکان بە پیر و بە ناسار بوون ڕوبڕی ئەو دۆخە بینەوە کە هەڕەشە بوو لەسەر نەمانی ئێمە لە هەڕەشە بوو لەسەر ژیانی ئێمە هەڕەشە بوو لەسەر ئایندی ئێمە دۆخێک دوای ڕاپەڕین دوای ئەو بەرەنگاریە کە هاتە پێشەوە بە بێگومان نیگەرانی هەیە وەک باسمان کرد بەڵام بە مانانی ئەمە ئەو مێژوە نەخوێنەوە ڕەنگە یەک لە هەڵا هەرە کوشندەکانی ئێمە لە دوای ڕاپەڕین ئەوە بوو کە نەمانتوانیوە ئەو سیاسەتە دزێ و ناشرن و پڕ لە دژمنکاری کە داگیرکەرانی هەرێمی کوردستان داگیرکاریەکانی ڕژێمی بەعەز یان ڕژێمە جیاوازەکان هەرێمی کوردستان هەیان بووە جوگرافیای هەرێمی کوردستان هەیە بووە بۆ خەڵکی کوردستانی شی بکەینەوە یان بۆنەوەکانی داهاتوو ڕوونی بکەینەوە کە داگیرکردن چی بووە و ئەو زوڵمان و سیستەمانەی کە لە خەڵکی کوردستان کراوە چی بووە خەڵکی کوردستانەوەکانی داهاتوو تێبگەن کە داگیرکاریە چییە ناکرێت ئێمە بەڕاستی لەو دۆخەدا کە تێداین ئینتیماکانمان پابندبوونەکانمان بە بنەمانی نیشتیمانی نەتەوەیەکانمان وامان لێم بکە یان نەمانمان بەو ئینتیما وامان لێ بکە هەموو پیرۆزەکانی خەڵکی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان نادیدە بگرین هەڵەکان لە حکومڕانی هەرێمی کوردستانی شەیە لە هێزە سیاسەکان هەیە بۆ ئەوەی کە نەتواندرا وەکو پێویست ئینتیما بۆنەوەی داهاتویان بۆ گەنجەکانی خۆمان دروست بکەین کە پامەدبوونیان بە پیرۆزەکانی نیشتیمان و خەڵکی کوردستانەوە هەبێ زۆر باشەکە کە هاوڕێیانی ڕاپەڕین بۆ خۆی ڕووداوێک و مێژوویەکی گەورە و گرنگە بۆ کورد نەک بە تەنها لە ڕانی بەڵکو لە هەموو هەرێمی کوردستان و لە هەموو ناوچە جیاوازەکان کە هەمیشە وەک تێکۆشانێکی گەورە و ئازا و دلێری خەڵکی کوردستان و کورد بەگشتی باز دەکرێت ئەنی ئێمە چۆن دەکرێت بتوانین بۆ بە ئەرشیفکردن و بە دەکۆمنتکردنی ئەم ڕووداوە گرنگەوە دەکرێت چۆن لێکۆڵینەوەی وردی لەسەر بکرێت داخۆ لەو سەردەمەدا بەو تەکنیک و کەرەستە و توانە و لۆجستیە سەربازیەکەمانی کە هێزی پێشمەرگەی کوردستان هەیبووە لەگەڵەوەی کە هاوڵاتیان ڕەنگە بەشی زۆریان خەڵکانی ئاسایی و سیڤیل بوو بێتن بەڵام توانرا و ڕاپەڕینە گەورەیە بکریانی ئەمانە هەمووی بخۆی شایانی لێکۆڵینەوەی وردا و وەستان لەسەری بۆی دەکرێت چۆن وەک منهەجێک وەک میتۆدێک بەکار بهێنێ بۆنەوەکانی داهاتوو سەرکردمە ڕوبەرێکی بەرینمان لە بەردەستە بۆەوەی بتوانین فعلەن ئەو مێژووە خۆی لە ناوەندە ئاکادمیەکانی خۆماندا بکەینە کەرەستەیەکی گەورەی توێژینەوە و هەڵسەنگاندن و دەیان نامەی ماستەر و دکتۆرای جیاوازە سە ئەو مێژوێکی هەمانە هەڵبەتە ئەم میتۆدا ینی با بڵێن ئەو ڕێگایە بۆ ناساندنی ئەو مێژوە ناوەندە ئاکادمیەکان دەبێت پێی هەستن و بەتایبەت زانکۆکان و ئەو سنتەر و ناوەندە جیاوازانی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای پێداون کە کار بکەن لەسەر ئەو بابەتە جیاوازانی کە پێوەستن بە مێژوو کولتور و بە ئەو لایەنە جیاوازانەی پێوەستن بە خەڵکی کوردستانەوە
ینی حقیقات ینی ئەو دام و دەستگا و دامەزراوانی کە هەمان لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەت لە ئێستا دەکە قسە بکەین دەیان زانکۆ کە دەڵم دەیان زانکۆ مەبەستمەوەیە لە کەم شاری کوردستان هەیە یان کۆلیژێک یان زانکۆیەک نەبێ کە لە بوارە ئەکادیمیەکاندا ئیش دەکەن ڕەنگە کاری باشش کرابێ ڕاستەکەی ینی ئەوەندەی ئێمە دەیزانین و کارمان لەگەڵیاندا هەیە یان پەیوەندیمان لەگەڵیاندا هەیە کاری باش کراوە بەڵام فعلەن پێویستی بەوە هەیە جددیتر بین لەسەر ئەوەی ئێمە بتوانین چۆن کۆمەک بە وەزارەتی پەروەردەی خۆمان بکەین لەوەی ئەو مێژوە درەوشاوەی خۆمان باشتر تەوزیف بکەین ناو منهەجی کە خوێندنی ئێمەدا بۆ پەروەردەکانی بە پەروەردەکردنی نەوەی ئێستا و داهاتووی گەلی کوردستان کە ڕابردوو مێژوەکە داهاتوو مێژوشی دیکە ئێمە لە ناوەڕاستی ئەو مێژواندا لە ناوەڕاستی ئەو دوو ڕابردووەدا دەبێت پلانی خۆمان هەبێ بۆ ئەی داهاتوو باشتر بینیادنی داهاتوو باشتر بەردەستە بکەین بۆ ئایندەیەکی باشتر کە پێویست لە پێشمانە. دەمەوێت پێم باشە کەمێک قسە لەسەر بارودۆخی ئێستای ڕانیە بکەین وەک لە سەرەتای دەستپێکی پرۆگرامەکەش باسم کرد کە ڕەنگە لە ئاستی پێویستدا خزمەت بە شاری ڕانی نەکرابێ و پێویستی بە ئاودانی و ئاوردانەوەی زیاتر هەبێت دەکرێت ئەنی جەنابەت بەو پێی کە نیشتەجێی ئەم شارەیت وە ئاگات لە خەم و کۆژان و ئازارەکانی خەڵکی ڕانیانی چی پێویستە بۆ ڕانیە بکرێت لە ئێستادا؟ ڕانیا وەکو کۆی شار و شارستەکانی هەرێمی کوردستان یەکێکە لەو شارانەی کە قوربانەی تەسحەیەکی یەکجار زۆریدا بۆ خەڵکی کوردستان. خاوەنی ئەو سەروەریە مێژوویە کە پێی دەگوتری پێنجی ئازار ئەو دەستپێکەیە کە چۆن دەڵێ دەستە چیلەی هەڵایسانی وەرسەرخانێکی گەورەتر بوو لە هەرێمی کوردستاندا تێگڕا ئەو مێژووە لە ڕانیەوە دەکرێت بڵین گۆڕانکاری بەسەردا هات بەڵام لە ئاستی خواست و پێویستی خەڵکی شارەکەدا ئەو خزمەتە بەرین و بەرچاوە نەکراوە کە خەڵکەکە دەیەوێ یان خواستی خەڵکە دەیەوێ هەمومان دەزانین ڕەنگە ئەو ژیان بەردەوامی ژیان بەرەو پێشچوون و فراوانبوونی ژمارەی دانیشتوان خواستی زیاتر دێنێتە پێشەوە بۆ خزمەتی ئەو شارە بۆ خزمەتی خەڵک ینی بەگشتی بەڵام ڕانیەیەکێکە لەوانەیە کە من بێویژدانی ناکەم ئیشکراوە بەڵام بەڕاستی لە ئاستی خواستی خەڵکەدا نیاگلێوی ناڕزایەتی خەڵکەیە لە ئاستەوەی کە دەبێ پتر خزمەت بکرێ و پتر لای لێ بکرێتەوە لە بوارە جیاوازەکاندا هەر بۆ نمونە باسیکەن ڕانیا ڕووبەرێکی گرینگە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی گەشتیاریەوە بەڵام سیر دەکەین ئەو جوگرافیا جوانێکی هەیەی ئەو موقع گرنگانێکی هەیەی بواری گەشتی کەمتر هەر نەگەر کەمتر لای لێکراوە هەر لای لێ نەکراوەتەوە کە دەکرێت ببێتە سەرچاوێکی گرنگ بۆ پەرەپێدانی هەمەلایانەی ژیانی ئابووری خەڵک و حکومڕانی و دەسەڵات لە دەبەرەکەدا بۆ کاریگەری سەتاش شەبێ و بکرێتە وێنەیەکی جوانیش بۆ شارەکەدا چکە تۆ ناکرێ مەسەڵەن ڕانیەکە خاوەنی ئەو مێژوە درەوشاوەیە خاوەنی تایبەتمەندیش نەبێت لە خزمەت گوزاریدا بەڕاستی زانکۆمان هەیە زانکۆ خزمەتێکی بەرین و بەرچاوی کردووە ئیدارەی سەر بە خۆمان هەیە کە دەستکەوتێکە بۆ خەڵکی ئەو شارەدا دەبووە باشتر کۆمەک بکرێ بۆی لە ئاستی خزمەت گوزاریەکانی خەڵکدا بێ کۆمەڵک بەڕێوەبەرایەتیمان هەیە ئەو بەڕێوەبەرایەتیانەکە دەبوو بکرێن بەگشتی تا ئەسەر نەکراون کە دەکرا هەریەکە لەو بەڕێوەبەرایەتیانە کە بکرێن بەگشتی دەسەڵاتی بەرینتر و فراوانتریان پێ بدرێ بۆی لە هەریەکە لە بوارە جیاوازەکانی خواندا خزمەتی زیاتر بکرێت زگە لە هەموو ئەوانەش ینی لە ڕانیە تایبەتمەندیشی هەیە خاوەنی سەروەریەکی یەکجار زۆر لە قوربانیداندا لە هەموو قۆناغەکانی شۆڕشدا لە قوربانیدان لە خوێنی شەهیدان ینی دنیاک دەستکەوتی جیاواز هەیە خاوەنی کۆمەڵک شەهیدا کە دەتوانم بڵێم وەکو ژمارە لە کەم شوێنە هەموو ڕێژەیە لە شەهید و قوربانیدان هەبووە بە درێژایی مێژوو شۆڕشەکان بە تایبەت لە ڕاپەڕین و تا ئێسەکە
لە سەردەمی شەڕی داعش لە سەردەمی هەموو ڕوبەڕووبوونەوەکانی داژیرکاری کە هەبووە ڕێژەیەکی یەکجار زۆر لە بنەماڵی شەیدان لەو سنووردا هەیە کە سوکاری شەید هەیە وەکو پێویست بەڕاستی ئاوڕێیانێدا خزمەت نەکراون جگە لە هەموو ئەوانەش قوربانیشی یەکجار زۆر لەو دەبەرەدا هەیە دەکرێت بکرێتە کەرەستەی بنیادنانی شارێکی جوانتر لەوەی کە نمونە بێ لە ئاستی هەرێمی کوردستاندا وەکو نمونەی پێی بگوترێ شاری ڕاپەڕین و شارێکە دەستپێکی ڕاپەڕین و وەستەرخانێکی مێژووی گرنگە لە هەرێمی کوردستاندا چکە هەروە یعنی لە دنیادا متەبع بەوەی کە ئەو شارانەی کە یان ئەو شوێنانەی کە خاوەنی دەستکەوتێکی مێژوین باشتر تەرکیزیان دەخرێت سەریان باشتر چاویان دەخرێت سەر بۆی باشتر خزمەت بکرێن نمونەیەکی جوانتر و باشتر کە جیا بکرێن لە شوێنەکانی تر ئومێدەوارم حکومڕانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی پێویستی داخوازەکانی خەڵکی ئەو دەبەرەدا بێ و داخوازەکانی خەڵکی ئەو دەبەرە لە بەرچاو بگیرێ و بتواندرێ ئەو پرۆژە تاواو نەکراوانی کە هەن بە درێژایی ئەو چەندین ساڵە دوای دروستبوونی قەیرانەکان پەچیان کەوتووە لایەن لێ بکرێتەوە و جوڵیان پێ بکرێ ئومێدمان هەیە بەڕاستی لە دوای ئەوەی کە سەرۆک باپۆڵ کۆمەڵک بڕیاری گرنگ و بڕیاری پێویستی بۆ چۆندەڵە باشکردنی ژیانی خەڵکدا هەم لە سیاست لەگەڵ حکوومەتی مرکزیدا و ئاساییکردنەوەی دۆخی سیاسی لەگەڵ حکوومەتی مرکزیدا و لالێکردنەوەی خەڵکی کوردستان لە ڕێگای دەسەڵاتەکانی مرکزیدا جگە لەوەش هەر بە بڕیارەکانی جەنابیان لە چەند ڕۆژی ڕابردیان با بڵێن دەکرێت بڵێن لە مانجی ڕابردوودا هەز دەکرێت هەم ئەو کێشانەی کە بووبوونە مای نیگەرانی خەڵک لە شاری ڕانیەدا یان ئەو بربەستانێکە بووبوونە مای نیگەرانی خەڵک لە شاری ڕانیەدا ئەو بربەستانە لابسن ئەوە مای دڵخۆشی خەڵکە بە بێگومان چاوەڕوانی هیمەتی زیاتریش بۆ لە جەنابیان و لە کاک قوباتکە وەکو نوێرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆی باشتر لە مەنتیقەکە بکەنەوە باشتر لە دەبەرەکە بکەنەوە دەبەرێکی گرنگ و چارەنووسا و استراتیژی بۆ هەم بۆ یەکێتی هەم بۆ خەڵکی کوردستان و هەم بۆ خزمەتگوزاری گشتی کە پێویستە لە دەبەرەکەدا بکرێت. کاکە هاوڕێ بەنی باست لە هەوڵەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بۆ ئاوەدانکردنەوەی ڕانیە بەڵام هەنی دەبێت ئەوە بپرسم بۆچی ڕانیەکان لەسەر وەختێکدا کە داواکاریان هەیە دەستی داواکاری بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێژ دەکەن لە کاتێکدا ئێمە حکوومەت هەرێمی کوردستانمان هەیە و بەرپرسە لە هەموو ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی کە کرد دەستی خزمەتگوزاری و ئاوەدانی بگەنێ بەم شوێنانانی ئەم ئەرکە بۆچی بە یەکێتی نیشتیمانی کوردستان سپێردراوە؟ حەقیقەتەوەی لە بەدرێژای مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە بەرپرسدانیوە لە ئاستی داخوازیەکانی خەڵکدا من بە دەرفەتی ئێزانم باسی نمونەیەک بکەم لە سەردەمی خەباتی چەکداری شاخدا یەکێتی داهێنانێکی نمونەی جوانی کرد لەوەی کە ئەنجومەنی بۆ سەرجەم گوندەکان دروست کرد ئەو ئەنجومەنانە بەرپرس بوون لەوەی داخوازەکانی خۆیان لە چوارچێوەی ئەو جوگرافیایی کە تێدان ئەو گوندانێکی هەیە بیگەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەسەڵاتدار بوو لە ڕووی سیاسیەوە لەسەر ئەو بۆ جێبەجێکردنیان یعنی نمونەیەکی دیموکراسی جوان لە حکومڕانیدا لە سەردەمی شاخەوە پیادەکراوە لە دوای ڕاپەڕینیشەوە بە بێگومان یعنی خەڵک چاوی زیاتری لەسەر یەکێتیە چونکە خاوەنی ناز و استراتیژیەکی ڕوونە بۆ خزمەتگوزاری لە بەرنامەکەی خۆیدا ڕەنجی داوەتەوە لە وەکو بەرنامەی سیاسی لە حیزبی سیاسیدا کە هەموو حیزبێکی سیاسی پێویستە هەیبێ وەکو دەستوورێکی حیزبی ڕەنجی داوەتەوە کە ئامانزی ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستان یا ئامانزی با بڵێن بنەڕەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتکردنی خەڵکە خزمەتکردنی چێژ جیاوازەکانی کۆمەلگایە بۆیە بیانی ئەو داخوازیە حقیقەت خەڵک حەقیەتی مەسەن داوا لە یەکێتی بکات چووە خۆی یەکێتی وای خەڵک ڕاهێناوە کە چاوی داخوازەکانی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە بەشێکە لە حکومڕانی بەڵام لە فترەی حکومڕانی هەمومان دەزانین مەسەن
بەنمونە کێشە هەیە لە حکومڕانیدا، کێشە هەیە لە جیاوازی هەیە لە خزمەتگوزاریەکان لە حکومڕانی کوردیدا، لە حکوومەتی کوردیدا. بۆیە ناچاریشی نیشتمانی کوردستان ئەوەندەی دەسەڵاتی هەیە پێی دەکرێت دەبێت ئەو ئەرکە جێبەجێ بکەوە. خەڵکی ئەو شارە و ئەو دەڤەرەش بەڕاستی چاوی لێچێتی نیشتمانی کوردستانە داخوازیەکانی جێبەجێ بکەوە و خزمەتگوزاریەکانی بۆ جێبەجێ بکە. کاکاوڕانی لە ڕابردوو ئەوەمان بینیان ڕابردووەمان پێ دەڵێ کە ئەگەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی ئەم شارە دەزانێەوە، خۆی بە خاوەنی خەڵکەکەی دەزانێت و وەک جەنابەت باست کرد کە هەمیشە هەوڵی دا و خزمەتی ئەم شارە بکە، بەڵام ئەوەشمان بیر نەچێ لە ڕابردوودا لە قۆناغە جیاوازەکاندا ژینگەی ئەم شارە ژینگەیەکی سیاسی ئارام بووە. هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی توانیوانە ممارەسەی کاری سیاسی خۆیان بکەن و لەسەر وەختی هەڵبژاردنەکان توانیوانە ممارەسەی بانگەشەی هەڵبژاردن بکەن و خەڵکان بدەن دەنگیان پێ بدەنانی. دەمەوێت ئەوم پێ بڵێ ئەمە لەکوێ سەرچاوە دەگەی ڕۆشنبیری خەڵکی ڕانیە لەوەیە کە بەبێ جیاوازی بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا یەکتریان قبوڵەوە هیچ گرفتێک نییە لەوەی کە تۆ زەردی شینی سەوزی دوجار ئێمە پێکەوە دەژین لەم شارەدا. ئەگەر لە دیدی سیاسەوە سەیری بکەین، یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕێکی قوڵی بە دیموکراسی و بنەماکانی ئازادی بیرڕا و دەربڕینی ئازادی بیرڕا هەبووە. هەر ئەم بنەما قوڵە و ئەو بەمبادیە جێگیرە کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە ڕابەری کۆچکردومان جەنابی مام کە ئەندازیاری بنیادنانی ئەو بنەمایانە بووە، ڕەنگدانەوە ئێستا تاک بە تاشی خەڵکی ئێمە هەبووە لەو دەڤەرەدا یان تاشی ئێمە هەبووە لەو دەڤەرەدا. ئەوە دیوێکە کە لە ڕووی سیاسەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ئەو سەروەریە. دیوێکی تریان ئەوەیە ڕانیا وەکو خەڵکەکەیان ڕاپەڕین بەگشتی با بڵین بتوێن و پشتدەر، یعنی سروشتێکی جیاوازی هەیە. دەکرێت بڵین هەمیشە لەبەرەی داخوازەکانی خەڵکی خۆیدا بووە، لەبەرەی نیشتیمانی نێتەوەی خۆیدا بووە. مێژوەمان پێ دەڵێ و دەسەلمێنێ کە هەمیشە داژیرکاری پێهەزم نەکراوەیانی نەیتوانین لەگەڵ داژیرکاری و لەگەڵ ڕژێمە ستەمکارەکاندا هەڵبکە. مێژووی نزیک و دووری ئێمە ئەوەمان پێ دەڵێ. من بە دەرفەتی ێزانم ئەوە بڵێم ئەگەر لە مێژووی کۆنی دەبەری ڕاپەڕیندا باسیێن دەبەری بکوێندا ڕانیە باسیکەین لە سەردەمی 4,000 پتر لە 500 ساڵ پێشستا 4,500 ساڵ پێ بەر لە ئێستا لە مێژووی شوێنەواری شمشارەکە دەسەڵەدارێتی سەردەمی ئاشووریەکان و سەردەمی خووریەکان بووە. ئەو جۆرە لە ناڕزایەتی هەبووە قبوڵی ئەوە نەکراوە. یعنی ئەو مێژووی یەکجار دوورە، بەڵام دەکرێت بڵین دەسە چیلەی مێژووی هاوسەرخی ئێمەیە یان نەواتیەکە بۆ مێژووی هاوسەرخی ئێمەکە مقارنەی بکەین کە دەسەڵاتی با بڵێن خووریەکان لە سەردەمی ئاشووری لە سەردەمی با بڵین دەسەڵەتدارەتی شمشارە و دەڤەری بیتوێندا دەشتی بیتوێندا هەبووە، ڕەفزی خیانەتیان کردووە، ڕەفزی داژیرکاریان کردووە. هەر ڕاپەڕین لەو مێژوەدا سەرچاوی گردەدەستی پێکردووە. ڕاپەڕینی دانیشتوانی دەڤەری بیتوێنی یەکجار مێژووی کۆنی ئێمە لە بەرامبەر داژیرکاری یان لە بەرامبەر خیانەتێک کە دەسەڵاتی خووریەکان لەو سەردەمەدا پیادایان کردووە لە پێناوی بەرژەوەندی تایبەتیوانەدا قبوڵیان نەکردووە، سەڵاتیان چۆن دەڵێ ڕەفز کردووە. و دوای ئەوەش لە مێژووی دواتردا ساڵی 1920 سەردەمی داژیرکاری ئینگلیزەکاندا بە هەمان شێوە ڕانی خاوەنی ئەو سەروەریە و دیسان ڕاپەڕینی لەو شارەدا کردووە. پتر باقوڵ نەبینەوە لە مێژوەدا لە شۆڕشەکەی ئەیلولەوە بگرە بۆ شۆڕشی نوێژ لە شەستەکان لە دواتری لە 82 کە ڕاپەڕینی 82 ڕانیە کەمتر نەبوو لە ڕووی چۆن دەڵێ تەعبیەی خەڵک و جەماوەریدا لەو ڕاپەڕینەوە تویە کە ساڵی 82 3-4 شەهید لەو شارەدا هەبوو و دەسەڵاتی داژیرکەری بەعسیان لەو شارەدا وەدەرنا
و دەسەڵاتی بەعسییان دووسا ناساری ئەوە کرد کە داخوازەکانی خۆپیشاندەرانی ئەو کاتەش جێبەجێ بکە و دواتریش ڕاپەڕی هێشتا سازاری 1991 بە هەمان معلومە کە دەستکەوتەکانی تا ئەو چرکە ساتێکەیە مەقسەی تیدا دەکەین بەرهەمی ئەو ڕاپەڕینێک خەڵکی ئەو دەبەرەدا بەدیهێنا بۆیە زیندوێتی خەڵکی ئەو دەبەرە مێژوێژی دوورودێژی هەیە و جێی شانازی هەموو لایەکمانە. کاکە هاوڕێدیارە مەبەستمایان دەمێت کۆتا پرسیار ئەوە بێت لەوەی کە ئێمە لە بەردەم ڕووداوێکی سیاسی گرنگداین کە لە ناوڕاستی مانگی حوزێران بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێەوە ئەم ڕۆژ لە دەستپێکی مەراسیمەکە و لە زاری هاوڵاتیانی گوێبیستیەوە بووین کە ڕانیە بەڵێنی ئەوەی داوە بەشدارێکی کارای هەبێ لەم هەڵبژاردنەوە ئەم هەڵبژاردنێکی گرنگە بۆ پێی کۆمەڵە گۆڕانکاری یاسایی کراوە لەلایەن دادگای فدراڵیەوە و پێشتریش جەنابە لە قسەکانتا باست کرد بە ئەزمونێکی خراپ داهاتووی لەم چەند ساڵەدا لە هەرێمی کوردستانی تر خەڵک ڕەنگە پێویستی بەوە هەبێ نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕێت. دەکرێت ینی پێشبینی خۆت یان تێڕوانینی خۆتم پێ بڵێ سەبارەت بە بەشداری خەڵکی ڕانیە لە هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان. بەشداری خەڵکی ئەمڕۆ لە یادی ڕاپەڕیندا کە خۆڕسکانە بوو بەبێ هیچ هاندان و پێشوەختەی کارکردن بۆ ئەوەی کە خەڵک حزوری هەبێ دلیلی ئەوەیە کە خەڵک وردە وردە تێدەگات لەو دەستکەوتانەی پاراستنی ئەو دەستکەوتانی کە بدی هاتوون ئەرکە و لە ڕابردوشدا ئەوەی کە ینی هەوڵ درابێ کەو دەستکەوتانە ناشرین بکریان فەرامۆش بکرێ غەدرێکی مێژووی گەورەیە لە ویژانی خوانی دەکەن بۆیە ئەو هەڵبژاردنەی کە لە پێشمانە بەبێ گومان وەرسەرخان ڕوودەدا یعنی دۆخەکە لە ڕووی سیاسیە و گۆڕاوە هەلومەرجەکە گۆڕاوە و تەرکیز و چاودێری دنیا و ڕێکخراونی دەوڵەتیەکان و تەوێگرتوەکان و تەنانەت وڵاتانی هەرێمیش لەسەر ئەم هەڵبژاردنەیە چڕ بۆتەوە بۆیە گومانم نییە ئەم هەڵبژاردنە جیاواز دەبێت لە هەموو هەڵبژاردنەکانی تر و دەتوانرێ وەرچەرخانیش لەو ڕێگاوە بەدی بێنری لانی کەم بۆ جێڕانەوەی هاوسەنگی سیاسی لە هەرێمی کوردستاندا پێویستی بەوە هەیە کە خەڵکی کوردستان بەشداریی کارا و کاریگەر لە ئاراستەکردنی ئەو هەڵبژاردنەدا بکەن و بتوانن نوێنەراتی ڕاستەقینەی خوان لە ڕووی سیاسیەوە بۆ نوێنەراتی لە دامەزراوەی پەرلەمانی کوردستاندا بەدیبێنن کە دامەزراوەی هەرێمی کوردستان لە پەرلەماندا با بڵێن دامەزراوەی پەرلەمان لە هەرێمی کوردستاندا دەتوانرێ نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕێ کە من گەشتبینم بەوەی کە بەبێ گومان ئەو دۆخەی لە هەڵبژاردننی داهاتێتە پێشەوە جیاواز دەبێت لە دۆخیدا ڕابردوو کە تێداین ئومێدەوارم خەڵکی ئێمە خەڵکی کوردستان گەنجەکان منەوەکانیمان بەشداریشی کارە و کاریگەر بکەن و لانی کەم لەوە تێبگەن کە هەڵبژاردن مافێکی سەرەتایی دیموکراسی خۆیەتی پێویستە مەمارەسەی تێدا بکە بەشداری خەڵک لەو هەڵبژاردندا بۆ پرۆسە دیموکراسیەکە بۆ گۆڕانکاری ڕاستەقینە لە هەرێمی کوردستاندا گرنگ و مێژووی دەبێ ومێدم هەیە کە سەرکەوتنەکان گەورە دەبن و ناشاردرێتەوە سیاسەتی ئێستایشی نیشتیمانی کوردستان بەتایبەت لە دوای کۆنگرەی پێنجەوە بەتایبەت جەنابی سەرۆک بافۆڵ کە بە بڕیارە مێژوویەکانی لە ڕاستەڕێکردنی سیاست لە هەرێمی کوردستان و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا توانیوێتی وێنەیەکی واقعی بەردەستە بکە هەر بەنمونە ئێمە قوڵایی استراتیژیمان بۆ پەیوەندی لەگەڵ پەیوەندی هەرێمی کوردستان بەغدایە و قوڵای استراتیژیان دەماگەێنێ بەوەی کە ئێمە پابەندی دەستوریەکەی خۆمان کە خۆمان دەنگمان پێداوە کورد و سەرکردایەتی کورد ڕۆڵی هەبوو لە نووسینەوەی و بەتایبەت جەنابی ڕابەری کۆچکردومان نەخشە ڕێژ و داڕێژەر و ڕۆڵ دیتوی هەرە بنەڕەتی ئەساسی نووسینەوە دەستوری عێراق بوو کە تێیدا مافەکانی خەڵکی کوردستانی تێدا دەتوانم بڵم لە مێژووی هاوسەرخیمەدا
نمونەیەم بەردەستە کراوە وەزێ کراوەتەوە بۆیە قوڵای استراتیژیەکی نیشتیمانی کوردستان لەوەدا جێگیر بووایان لەوەدا خۆی دەبینێتەوە کە پەیوەندێکی واقعی ڕاستەقینی لەگەڵ بەغدادا دروست بکەین و لە هەماکەدا ڕێڕەوی ئیشکردن لە سیاسەتکردن ئیدارەدان لە هەرێمی کوردستاندا بخەینەوە سەر ڕاستەڕێی حەقیقی و دەستوری قانونی خۆی و ئومێدەوارم بتوانین فعلەن ئەو دەستکەوتانی بەدی هاتوون وەک باسم کرد ئیشێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆگرە پێنجەوە سیاسەتێکی تازە پیادە دەکا و بربەستەکانی بەردەم داخوازەکانی خەڵک وردەوردە تێدەپەڕێنێ و لایەن دەبا. سپاس بۆ هاوڕێ شێخە لە پرساوی ڕێکخراوە دموکراتەکان لە ئیداری ڕاپەڕین کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوویت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بەتەشان بێت.